بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. هەر زانکۆیە و بە ئومێدێکەوە خەریکە لە ئامانجەکەی نزیک دەبێتەوە، بۆیە لەمە دووە ململانیەکان سەختتر دەبن. لە بەرنامەی ڕابردوو لە قۆناغی دووەم هەردوو زانکۆی کوردستان و زانکۆی نۆڵج بەریەک کەوتن. هەمیشە ململانەیە لە نێوان باشترینەکان زۆر گەرم و گۆرتر دەبێت، چونکە هەردوو زانکۆ قۆناغێکیان تێپەڕاندووە و لە دوای سەرکەوتنی یەکەمیان بڕوا بەخۆبوونیان زیاترە. بەڵام لەگەڵ هەڵبژاردننی کەتەگۆریەکان هەردوو زانکۆ بۆیان ڕووبەوە کە بڕینی ئەم قۆناغا کارێکی ئاسانیە و ڕەنگە بێئومێد بن بە گەیشتنیان بە قۆناغەکانی داهاتوو. هەردوو زانکۆ با بێ پلان دەیانویست لە هەر کەتەگۆریەک بەختی خۆیان تاقی بکەنەوە. تا ڕادەیەک ئەم هەڵبژاردنانە بۆ زانکۆی نۆڵج باش بوو، بۆ زانکۆی کوردستان ڕاکردن بوو لە داوێکەوە بۆ داوێکی تر. تاکو و نیوەی بەرنامە بەم شێوەیە بوو. لە کۆتاییەکان زانکۆی نۆڵج ئاستی دابەزی، وای کرد کە زانکۆی کوردستان خۆی لە خاڵەکانی نزیک بکاتەوە و ترسی بۆ دروست بکات. بەم شێوەیە قۆناغی یەکەم بە 50 خاڵ بۆ زانکۆی کوردستان و 60 خاڵ بۆ زانکۆی نۆڵج با کۆتا هات. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی هەمیشە قۆناغێکی یەکلاکەرەوەیە، چونکە زانکۆکان دەتوانن لێرەدا گۆڕانکاری بە سەرخاڵەکانیاندا بهێنن. زانکۆی نۆڵج زۆر هەوڵیدا کە پارێزگاری لە پێشکەوتنەکەی بکات، بەڵام زانکۆی کوردستان لەسەر ئاستی تاکە کەسی بەهێز بوون تا کۆتا پرسیاری ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی توانیان خاڵەکانیان لەگەڵ زانکۆی نۆڵج یەکسان بکەنەوە. وەک یاسای بەرنامە لە کاتی یەکسانبوونی هەردوو زانکۆ تاکە پرسیارێک کە بە پرسیاری یەکلاکەرەوە ناسراوە دەتوانێت زانکۆیەک بگەێنێتە قۆناغی داهاتوو. خێرایی زانکۆی کوردستان و زیرەکیان وای کرد بۆ تۆنی پرسیاری یەکلاکەرەوە بۆ خۆیان ببەن و 5 خاڵی تر بخەنە سەر خاڵەکانیان و ماڵ ئاوایی بە زانکۆی نۆڵج بکەن و خۆیان بگەێنە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕووبەڕووبوونەوەی دووەم لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوتان لێبێ. زۆر زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم، لە قۆناغی دوین گروپی بی دوو زانکۆ بەریەک دەکەون، ململانێ دەکەن. زانکۆکان بریتین لە زانکۆی نێودەوڵەتی تیشک، من ناو محەممەد سوڵتانە، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە بەشی دەرمانسازی قۆناغی سێم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئارەزوم وایە ببم بە توێژێرێکی سەرکەوت لە بوارەکەی خۆم دەکەم. من ڕاوێژ ڕزگار، تەمەنم 23 ساڵە، فێرخوازم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر. هیوادارم لە داهاتووە بمە کەسێکی سەرکەوت. سامە سامی، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە کۆلێژی یاسا قۆناغی دوو لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئارەزوو دەکەم لە داهاتوو ببم بە دێکۆ. ناوم بیاد سەرۆرە، تەمەنم 23 ساڵە، قوتابیم لە قۆناغی چوارەمی بەشە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. بە هیوام لە داهاتوودا بتوانم ببمە دیبلۆمەتکارێکی سەرکەوتوو. وا لەو قۆناغەش خۆمان باش ئامادەکردەوە بە هاوکاری تیمەکەمان لە ڕێگەی خوێنەوەی کتێب و زانیاری لە ئینتەرنێت و سەرچاوی جیاجیا و ئینشاءالله و سارەش سەردەکەوین. لەبەرەوەی یەکەم جار ئێمە هاتوین شێواز و چۆنیەتی بەرنمەکەمان بینیوە و خیبرەیەک و تەجروبەیەکمان هەیە لە بەرنمەکەیە، بۆیە پێشبینی یەکەم بە هەمان شێوازی قۆناغی یەکەم دووبارە سەرکەوتنە دەست بێنین. بۆ قۆناغی دووەم خۆمان باشتر ئامادەکردەوە، سەرچاوی زیاترمان هێنا لە وەرگرتنی زانیاری. ئینشاءالله هاوشێوەی قۆناغی یەکەم سەردەکەوین. دوای قۆناغی یەکەمان تێپەڕاند، پێمان وابوو کە لە قۆناغی دووەم بەرامبەرەکەمان بەهێزترە و پرسیارەکانیش گرانترن. لەبەرەوەی زۆر بە باشتر لە قۆناغی یەکەم خۆمان ئامادە کرد و هەمان ئەوتمێ لە قۆناغی یەکەم سەرکەوتین، بە باشتر بۆ تۆکمەتر ئامادەکراین بۆ قۆناغی دووەم و ئێستاش بە تاوی ئامادەین بۆ جارشکە سەرکەین. دوا بە دوای بەرنامەی یەکەم زانیاریمان زیاتر بوو، لەبەرەوە چەند کتابێکی جیاوازمان بەسەر قوتابیەکان دابەش کرد و بۆ ئەوەی زانیاری زیاتر کۆکەنەوە سەرکەوتن لەو بەرنامەیەش بەدەست بێنین. هەروەها زانکۆی سۆران، من ڕێناز محەممەد حوسێن، تەمەن 19 ساڵ، قوتابی لە قۆناغی دوو بەشی یاسا زانکۆی سۆران. ئاواتم ئەوێ لە داهاتوو ببم بە دادواری مەدەنی.
محەممەد ساڵە ئەحمەد تەمەنم 32 ساڵە قوتابی قۆناغی پێنجی بەشی یاسام لە فاکەڵتی یاسا و پەیوەندی نێودەوڵەتەکانی زانکۆی سۆران تامەنا دەکەم لە داهاتوودا وەک دیبلۆماتکارێکی سەرکەوتوو کار بکەم. یوسف مەلازادەم تەمەنم 22 ساڵە قوتابی قۆناغی پێنجەمی بەشی یاسام لە زانکۆی سۆران هیوادارم لە داهاتوودا بم بە پرۆفیسۆر لە بارەکەی خۆمدا. چاودێر محەممەدم تەمەنم 21 ساڵە قوتابی زانکۆی سۆرانم بەشی یاسا قۆناغی پێنج هیوادارم لە داهاتوودا ببم بە پارێزەرێکی سەرکەوتوو. بۆ قۆناغی دووەم زیاتر خۆمان ئامادە کردووە و زیاتر هیلاک بووین و معلوماتی زیاترمان کۆ کردێتەوە هیواداریشم سەرکەوتوو بین. بێگومان باشتر خۆمان ئامادە کردو بۆ قۆناغی دووەم و پلانی نوێشمان هەیە و هیوادارین سەرکەوتوو بین ئینشاڵڵا. بۆ قۆناغی دووەم زۆر باشی خۆمان ئامادە کردووە و ئەکید لە قۆناغی یەکەم زۆر باشترین بەوەی کە کۆمەڵێک معلوماتی نوێمان کۆ کردوتەوە و ئەکید ئەمڕۆ سەردەکەوین ئینشاڵڵا. بۆ قۆناغی دومیش لەگە هاوڕەکانم بە خۆشەویستێکی زیاتر پلانێکی باشتر خۆمان ئامادە کردووە بەڵام ئەمە بەرنمەیە من وەک خۆمیز پێشبینیەکەم نییە تا دەچینە ناو بەرنمەکە پێش بڕچێ بزانێت چی لێدێتەوە. بەخۆشیەوە لە قۆناغی دووەمدا بە حکمەوەی کە قوتابیەکان ئەزممویان وەرگرت بوو و حەزیان بۆ بابەتەکە و بۆ پێشبڕکێکە لەلا دروست بوو ئەو ماوەی کەم بەردەوام پەیوەندیم لەگەڵیان هەبووە ڕێنوێنیم کردوون هەستم دەکرد زۆر بەگەرم و بڕیەوە بە دوای کتێبەکاندا و بە دوای زانیاریە پێویست و تایبەتەکاندا دەگەڕێنەوە هەوڵ دەدەن زانیاری خۆیان ببەنەسەرەوە بۆیە بەش بە حاڵی خۆم ئومێدم پێیان هەیە کە بتوانن لەم قۆناغەدا قۆناغی دووەمیش سەرکەوتن بەدەست بێنن. هەردوو زانکۆ بەخێر بێن خۆتان ئامادە کردووە ئێوە دەزانن و بینەرانی خۆشەویستیش دەزانن کە بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات کێ زوو دەسینا بۆ تۆنا وەڵامەکەی ڕاست بوو مافیەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ ئەگەر وەڵامەکەی هەڵە بوو ئەوە زانکۆی بەرامبەر مافیەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت زیبکۆدی شاری هەولێر چەندە؟ زانکۆی تیشک 44 44 001 زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە هیچ خاڵێکی لەسەر نییە تەنها ئەوەیە کە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. ئێستا کاتەگۆریەکان دێتە سەر شاشە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەی یاخود بی؟ ئەی کام لەم کانزایانە کام لەم زانایانە ئامێری ئینیگمای داهێنا کە بۆ شکاندنی کۆدەکان لە شەڕی دۆمی جیهانیدا بەکار دەهات؟ ئەی تیم بێرنەرس بی ڤینتۆن سێرف سی تۆماس واتسۆن دی ئالان تورینگ سی چرکەدانێ. بۆ ئەم بابەتەنە دەست شرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ؟ سی تۆماس واتسۆن بیخنەوە سی تۆماس واتسۆن زانیاریتان هەبوو دڵنیا بوون؟ زانیاریشی وامان نەبوو بەڵام ناوی مەسەلا ئالان تورینگمان بیستوە بەڵام لە بوارێکیدا لەو ماوەشا فیلمێک دەرچوو لەسەر ئەمە فیلم دەکرد فیلمێکی لەسەرە بەس ینی گومانم لەوە ناوی کەسەکەەوە بێت تۆماس بەڵام وەکو شەڕی جیانی شکاندنی کۆدەکان بەیاد تۆ هیچ شکل کێ بوو؟ تۆماس واتسۆن تۆماس واتسۆن باشە بابزانین تۆماس واتسۆن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟
زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئالان تورینگ زانایەکی بریتانیا بە باوکی زانستی کۆمپیوتەر دەناسرێ هەر لەو ماوەیەشە فیلمێک دەرچوو لەسەر ئەو بابەتە نەدانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا جوگرافیا ئەی ئەی یاخود بی بە ئەی بێ ئەی کام لە وڵاتانە سێ پایتەختی نەتەوەیی هەیە ئەی ئیسرائیل بی باشووری ئەفریقا سی بۆلیڤیا دی هندستان سی چرکەدانێ بی باشووری ئەفریقیا باشە چین پایتەختەکان نازانی بەڵێ پایتەختەکان چی وڵی نازان مێستا ناوەکانم بە فکر نییە بەس تقریبان تا حدەشی گەلک زۆر تاکیدم کە سێ پایتەختی هەیە توان بڵێم باشە بابزانین باشووری ئەفریقا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن تەندروستی تەندروستی لە تەندروستی ئەی و بی هەیە بی بی مەبەستی سەرەکی لە پێدانی دەرمانی ئەنتیبایۆتیک بە نەخۆش چییە؟ ئەی کەمکردنەوەی ژان بی نەهێشتنی هەوکردن سی کەمکردنەوەی تاو لەرز دی نەهێشتنی زەردووی سی چرکەتانێ بی نەهێشتنی هەوکردن بی نەهێشتنی هەوکردن محەممەد چیە خوێنیوە زۆر دڵنیا بووی بەخۆم لە بەشی دەرمان سازیمە لە دەرمان سازی ئەنتیباتیک بۆ نێشتنی ئەوکردنا بڵێ کەمکردنەوەی ژان دەرمانی دیکەمان هەیە لە زووتا دانابەزێنێ ئەخر لەرزووتا زۆربەی جار بە هۆی بە ڤایرۆسەوە دەبی با ئینفەکشنی شەر لەرزووتا دەرمانی پاراسیتامۆڵ و ئیبۆپرۆفین و ئانە بەکاردێ کە ئەنتیباتیک نینە هەوکردن زۆربەی ئەنتیباتیکەکان هەر لە بۆ هەوکردن بەکاردێ وەکو هەر ئەمۆکسیلینەکەی خۆمان کاور دەرێ ئیتیهاباتەکەمی ئەمۆکسیلینەچی دەدەنێ ئەوە هەر لە ئەنتیباتیکە کات باشە بابزانین نەهێشتنی هەوکردن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی تیش وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی پارزەمینی کیشوەری ئاسیا کە گەورەترینە لە جیهاندا بە نزیکەی لە سەدا چەندی ڕووی گۆی زەوی پێک دێنێت ئەی لە سەدا 20 بی لە سەدا 10 سی لە سەدا 30 دی لە سەدا 40 سی چرکەدانێ مەبەستت پێ بەست لە بەشی وشکانیە کیشوەری ئاسیا کیشوەری خۆ بەحر نییە کیشوەری ئاسیا مەبەستم بە فۆکسی پرسیارەکەت لە سەوە جوان بەڵێ بیستیان سی جەماعەت وەڵاهی تاریدەیەکە نیشتیمانی عرب دەیە سی باشە چلیش دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام سی سی لە سەد سی
سی لە سەدا سی لە سەدا ینی باشە ئاسیا ئەوە گەورەیە لە سەدا سی گۆی زەوی پێک دێنێ ئەگەر بەس وشکانی بێ بۆنە بە زوشکانی بێ بۆنە ئەم ڕێیم لەسەر بیستە پێنج کیشوەریشمان هەیە ئاسیا لە هەمووی گەورەترە ئوسترالیا و ئەمریکای باشووریش بچووکن لە چاوەوەکانی تر ئاسیا زۆر گەورەیە زۆر گەورەیە دانازانەوە ئیشاڵا دەویستیوی ئینشاڵڵا بیودی هەم نییە لە باشە یاڵە جەواب با بزانین لە سەدا سی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی تەندروستی لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام بەشی مێشک بەرپرسیارە لە کۆنتڕۆڵکردنی کەسایەتی مرۆڤ؟ ئەی سێربێلۆم، بی فرۆنتال لۆب، سی ئۆسیپیتال لۆب، دی هایپۆثەلەمۆس. سی چرکەدانەیە هۆرمۆنیش کەسایەتی هۆرمۆناتە کەسایەتی هۆرمۆن کۆنتڕۆلکردنی فەرمانەکانی فرۆنتە لۆ بەشی هەستکردن بەشی خەراردان بەشی ئەوانەیە ئۆکسیپیتال لۆب بینینە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەلێ. بی فرۆنتە لۆب بی فرۆنتال لۆب. محەممەد بۆمان شەرحکە بە ئێمەش سوودی وەرگین. هەڵبژاردننی ئەی کە دەرێ سەریبێڵم سەریبێڵم بەرپرسە لە ڕاگررتنی هاوسەنجی ڕۆیشتن و کردنی کردارەکانی لەش وەکو ماسوولکە و بەستەرەکان و ئەوانە. ئۆکسیپیتال لۆب کە جوابی سیە بەرپرسە لە بینینی مرۆڤ هەمووی لە سەریبێڵم ئەفو ئۆکسیپیتال لۆب. هایپۆثەلەمەس بەشەکە لە مێشکە بەرپرسە لە دروستکردنی هۆرمۆنی هەموو جسم کە فرمانەکانی ناو کیمیاویەکانی جسم ڕدەگری. بەڵام فرۆنتە لۆب جێی قەراردانە و جێی فکرکردنەوەیە و جێی هەستەکان لەو شوێنە دەردەچی. باشە گەرێکی ئەگرسیڤ بێ یعنی ئەوە بێ تووڕە بێ و ئەوە کێشەکەی لە فرۆنتال لۆبە دەکرێت چونکە لە یەک لە حادیسەکان بەسەر کەسێک داهات لە ساڵی 1800 بوو کە شیشەکی ئاسن چوو بە ناو چاوی چاوێکی کۆرە بوو ینی ئاوا چوو چاوێکی کۆرە بوو بەشێک لە مێشتی وای لێ هات بوو هەستی لەوە هیچ شتێک نەما بوو ینی هەستی نەدەکرد بە دڵخۆشی هەست بە تووڕە بوو ترس بوونە ئەو ڤیددیۆیەکم لەسەرەوە تەمەشا کرد خەتەریشە ها هەست بە ترس نەکەی شتە نەو ئاگەوە بخۆش پیا هەر ترسێ باشترەوەی محەممەد هاوسەنجی تێک دەچێت تاوان وەکو مرۆڤ ناتوانێت هەڵسوکۆت بکات. باشە با بزانین فرۆنتال لۆب وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. دەوڵەتی تیش وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی سۆران کاتەگۆریەک هەڵدەبژێرن. مێژوو ئەی مێژوو ئەی یاخود بی ئەی کام پاشا بۆ یەکەم جار وێنەی خۆی لەسەر دراوی زێڕین هەڵکەند؟ ئەی داریوس یاخود دارای یەکەمی پاشای فارس، بی تەڕاجانی ئیمپراتۆری ڕۆمانی، سی شاپوری یەکەم پاشای ساسانیەکان، دی فرعونی میسر ڕەمسیسی دووەم. سی چرکەتانێ
فیراونێکی هیچ فیرعونەکان دەرچەکەتان ماوە زۆڵامێکم بنێ ڕۆمانیا پاشە فارس وەڵام بی بی تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی یوسف بۆچی تەراجانتان هەڵبژارد باوەڕ دەکەی معلوماتێکی زۆر باشمان لە نیە بەڵام ئەوەی مشۆڕۆمان پێکرد لەگە جەماعات فێرعونی مسرەوە تۆزێک زۆر کۆنە ئەو سکە لێدانش تۆزێک پێم وا بێت کای چاو دەرباز دەکاتن شتێکی زۆر کۆن نییە ینی نوێە شاپوری ساسانیەکانیش دیسانەوە کۆنا وەڵاهی پاشای لە ڕۆمانیەکان یاخود لە ڕۆژهڵاتی ناوڕاست بووە ئەو ئیمپراتۆریەتی ڕۆمانی ئیمپراتۆریەتێکی حاشاڵ نەگرێت پێشکەوتوو بە لە وەختی خۆیدا هەرەوە لە فلیمی ئەسحاب کافیش دیارە بۆ نمونەکە دوکیلێتیانوس بۆ نمونە سەری خۆی لەسەر ئەوەکەی دادانێتن بۆیە پێمان باشە پێشتر نەکراوە ئەویشە هیچ پاشایشکە نەکردووە بەخوای معلوماتمان نا باشە زۆر تاکید نەوەین ڕۆمانمان پێکۆنترە لە پاشای فارس بۆیە با ئێوە و بینەرانی خۆشەویست و ئێمەش دڵنیا بین بزانین تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست داریوس یاخود دارایی یەکەمی پاشای فارس نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست لە زانست ئەی و بی هەروشی ماوە کامیان هەڵبژێرن بی بە کۆی دەنگ بی بە گوێرەی یاسای ئۆم ئەگەر بەرگری گێنەرێک دوو ئەوەندە بکرێت ئەوە بڕی تەزووی تێپەڕبوو بە گێنەرەکەدا چەند ئەوەندە دەبێت ئەی دوو ئەوەندە بی نیو ئەوەندە سی چوار ئەوەندە دی ناگۆڕێت سی چرگەدانەیە دە چرکەتان ماوە زۆڵامێکمان بنێ وەڵام نیو ئەوەندە بی نیو ئەوەندە یاسای ئۆم دەزانن چییە بۆمان شیکەنەوە وەکو یاساکە ئەزین بەڵام فۆرمولە بڵێن ئیکویشنەکەمان بیر نەماوە بیسەبت کە بڵێن ماتماتیکەکەی ینی ئەوەی کە یادمان بێت و بێتەوە بیرمان تەسەوری نیوەوەندەمان کرد بۆ نیوەوەندەمە هەڵکرد پەیوەندی تەزوو بەرگری چییە؟ پێچەوانەیە پێچەوانەیە چەند بەرگریەکە زیاتری تەزووی تێپەڕی و کەمتر دەبێت پەیوەندێکی پێچەوانەیە پێچەوانەیە باشە ئەگەر لەسەر ئەو ئەساسە بێت لەسەر و بنەمایە کامیان هەڵبژێرین نیو ئەوەندە چکە بەرگریەکە دەبتە دوو ئەوەندە زیاتر دەبی تەزووی تێپەڕی و کەمتر دەبتەوە باشە کەواتە با بزانین کەم دەبێتەوە بزانین نیو ئەوەندە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی
لە کۆی 45 سەرۆکی ئەمریکا کام سەرۆک سێ جار بە سەرۆکی وڵات هەڵبژێراوە؟ A. George W. Bush B. George Washington C. Franklin Roosevelt D. William Bell Clinton C. شرکتانه فرانکلین ڕۆزفێلد C. Franklin Roosevelt بەڵێ محەممەد دڵنیا بوون کامتان زۆر دڵنیا بوون کاک دکتۆر بەڵام زۆر دڵنیا بووم بزانین کوی دەبی لە مێژوو شتێکم لەسەر خوێندیتەوە لەن پێشێلی عورفەکەی کردیە بەخۆ بە عورف هەرەوهایە 2000 بە قانون نییە شتەکە بەس بە ئەی باشە بۆ فرانکلین ڕۆزفێلد سێ جار هەڵبژێرا پێشێلی کردی هەر بەخۆ بە دیکتاتۆرانە پێشێلی عورفەکەی کردیە و 3000 خۆی تەرشح کردیتەوە ئەو هەم جۆلێ بووە لە مێژوو بە دیکتاتۆرانە ئیتر دیپلۆمات جۆرج واشنگتن چەند جار بوو دوو یا سێ یەکەم سەرۆکە یەکەم سەرۆکە بە حسابی ئەوکە یەکەم سەرۆک بێ ئەوە بێ نانە یەکەم ئەو دەبێت دیکتاتۆرەکە بێ جۆرج واشنگتن واشنگتن یەکەم سەرۆکی ئەمریکا بووە لە کاتێککە سەر بۆ خۆی بۆ ئەوتان هەڵ نەبژارد سێ جار بۆ خۆی یاساکەی داناوە چۆن پێشێلی بکات بە خۆم سێ جار خۆم تەرشی حەکەم و دوایی یاسایەک دانێم کە دوای من دوو جار بێ نابێ ئەی کلنتن با بە دڵی تۆ بکەیت ئەی کلنتن چەنێ بوو کلنتن پێم وابی یەک جار بیل کلنتن و فکرم دێکە یەک جار بوو یا دوان کلنتن وڵای وەزانەوەی 2000 بوو ئەویش دوو جار بوو 2000 یا سێ باشە فرانکلین ڕۆزفێلد بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی نرخی تاودانی زەوی لە سنتەری گۆی زەوی چەندە؟ ئەی 1 نیوتۆن لەسەر کیلۆگرام B 0 نیوتۆن لەسەر کیلۆگرام C 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام D 10 نیوتۆن لەسەر کیلۆگرام سی چرکەدانێ خەمە دەبیت ڕاکەن دەبی دە چرکەتان ماوە زۆر وەڵامێکمان بنێ وەڵام C 9.8 نیوتن پێر کیلۆگرام C 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام زۆر دڵنیان نەبوون چۆنتان هەڵبژارد بۆ دە نەبێ 8.9 یا سفر نەبێ کەی تاودان سفر دەبێت دەزانن؟ ئەو کاتی خێرای سفرە کاتێکە نەجوڵێ کاتی خێرای سفر بێت تاودان لەناو سنتەر خێرایی چەندە؟ یەکسانە بە خێرایی لەسەر کات سفر نابێت کاتە بە خێرای سفر بێ و کاتە تاودان یەکسانە بێت بە سفر ئەگەر نەجوڵێ وانە؟ باشە با بزانین 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 0 نیوتۆن لەسەر کیلۆگرام کە گەر شتێک لە سنتەری گۆی زەوی بێ هێز لەسەری یەکسانە لە هەموو لایەکەوە بۆیە ناجوڵێ بۆیە تاودان 0 دەبێ. کاتێک کە وەڵامەکەمان هەڵبژارد وەڵامی سیمان هەڵبژارد ئەمە سەرەتا ئەمەزای باسی کەمەری ینی بڵین ناوەڕاستی زەویەکە بەڵام دوای کە زایمە بەس چاقە یەکسەر زانیمان کە وەڵامەکەمان بۆیە زۆر گرنگە لە پرسیارەکە تێبگەن. بەڵێ کاتیشتان خەریب بوو نەمێنێ و غەش بیرتان کردەوە بەس شتە لە پرسیارەکە ئەوە نیە لە تاقیکردنەوەش تا پێتان ئەڵێن کە باش تێبگەن لە پرسیارەکە اینجا وەڵام دوای کە پرسیارەکەمان بڵین وەڵامەکەمان هەڵبژارد ئەمان زانی کە بیە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی ئەی ڕێناس حەزی لە هونەرە وشەی تایپۆگرافی لە کام یەک لەم هونەرانەدا بەکاردێت؟ ئەی خۆشنووسی بی سینەما سی شانۆگەری دی گرافیک سی چرکەتان هەیە تایپۆگرافی خلاص پێم لای گونجاوتر ناگەی ئەی خۆشنووسی ئەی خۆشنووسی ڕێناس بۆ خۆشنووسیتان هەڵبژارد تایپ هەبەمانەی ینی تایپین تایپ خودی نووسینە سینەمان نییە شانۆگەر ئەی گراف چییە گراف گرافیک فقط دیزینە شەرت نیە هەموو گرافیکێک ڕنگ و شێوەکاری نووسینی تێدا بیتن بەڵام شانۆگەری بەس ئەکتا گرافیک نووسینی یانە گرافیک شەرت نییە مرد نییە ینی پێوەرچوی ڕسمی نیە ئیلا تایپی تێدا بیتن بەس تێیدا هەیە تێیدا هەیە تێیدابی جوانتری دەکە بەڵام تێدانەبی ڕەنگە هەر جوان بیتن شانۆگەری ئەو فقط ئەکتا سینەماش ئەکتە بە ناوی زۆرشتر خۆشنووسی باشە بابزانین خۆشنووسی وەڵامەکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گرافیک تایپۆگرافی لە ناو گرافیک بەکاردێ خۆشنووسی دەبێتە کەلیگرافی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نێودەوڵەتی تیشک لەو کاتەگۆریانی کە ماون کام کاتەگۆری هەڵدەبژێرن؟ هونەر 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 تەنها بیماوە کەواتە بی وشەی کاریکاتۆر لە بنەڕەتدا بە چ واتایەک دێت و لە چ زمانێک وەرگیراوە؟ ئەی پێکەنین فەڕەنسی بی گەورەکردن ئیتالی سی گەورەکردن فەڕەنسی دی پێکەنین ئیتالی سی چرکەتان لەبەردەستە پێکانی ئیتالیا بژێری دە شرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ وەڵام دی پێکەنین ئیتاڵی دی پێکەنین ئیتالی بۆچی پێکەنین ئیتالیتان هەڵبژارد؟ کاریکاتۆر وشەکە لە زمانی ئیتاڵی نزیکە و ئەوەی لەسەر کاریکاتۆریش بیزانین لە کاریکاتۆر کاریکاتۆر لە فەڕەنسی ناچێت ئاڕەکەتان کرد بە ئێغێ بۆشتی کۆمێدی و پێکەنین وشتووە وەکو تەنز بەکاردێ ینی دەکرێمانە باشە بەس تەنزە کاریکاتۆر یعنی بەس پێکەنینە زۆر بە هەرە زۆری کاریکاتۆر لە تەنز کێشەی کۆمەلگا کێشەی پۆلەتیکس بازنا ێ بەس تەنزە وایە بەڵام هەر کۆمیدی نییە پێکەنین ینی چاوێ دەکرێت
بەتەنس بلا کۆمیدی نییە پێکەنین ئیتالی ئێوە ئاوا بۆی چونکە وشەکە ئیتالیە و پێمان کۆمیدیشە زەلامێکاوا لیەکەن شتێکی دیەکەن باشە با بزانین پێکەنین ئیتالی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گەورەکردن ئیتالی لە سەرەتادا کە کاریکاتۆر دروست بووە بۆ پێکەنی نەبووە بۆ بە دەرخستنی کێشەکان بووە بۆ گەورەکردنی کێشەکان بۆ کێشەکان کە دیار بێ و خەڵک ببینێ دوایی بۆ بەتەنس نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران لەو کەتەگۆریانی کە ماون ئەدەبیات بیرکاریە وەرزشە تەکنۆلۆژیە کامی هەڵە بیرکاری بیرکاری ئەی یاخود بی بی 0.04 توان کەم 1.5 ئەنجامی ئەم بڕە دەکاتە چەند ئەی 25 بی 125 سی 60 دی 115 سی چرکەدانێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام ئەی 25 فریاکەوتن ناوەڵا فریانە کەوتین بەس کاتێک تقریبا بە نێزیکترین وەڵاممانزانی تا ناوەندە بوو بۆ وەختی دەوێ وەزانی پرسیاری بیرکاری وانە دەبێت و تۆزە کاتیوێ بەڵێ بەس تەکنیکێکی تێدایە زۆر سەخت نییە بەسیکەی بدۆزەوە حەلیکەوە چوار وەڵامیش هەیە وڵا کاک چاودێری یەکەم جار گوتی 25 دوای وەڵامیەوەیش گوتم ئەویش گوتی 25 مادەم ینی وڵام من هەتەماشی وەڵامەکانم هەر چوار بکاتە 125 زایتر نازانم باشە شانس و بەخت با بزانین 25 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سۆران وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 125 محەممەد شەستەکەش ڕاز نەبوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کەتەگۆریەک هەڵدەبژێن تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا هەر خۆتان ئەیتان هەڵبژاردبوو تەنها بیماوە کەواتە تەکنۆلۆژیا بی بەو زانیاریەی کە لە تۆڕی ئینتەرنێتدا دەگوازرێتەوە چی پێدەگوترێت ئەی داتاگرام بی پاکێت سی پەیباک دی پەیلۆت سی چرکەدانەیە پاکێتە نێرە ئەمی پاکێت پاکێت ئەویشی تۆ پاکێت چی؟ پاکێت وەڵامی بی پاکێت بی پاکێت یعنی ئەمە پاکێتێکە گوازرێتەوە ئەوایە بەڵێ ئەوانی تر چییە داتاگرام پەیباک پەیلۆت زیاتر وەکو ئەو زانیاریانی کە ئەگوازرێتەوە بڵین دیجی دەکرێ و بە دیجیت بڵین لە نێرد ئەو بڵین کەسی کە ئە نێرە لە سەرچاوە ئەگاتە ئەو شوێنی کە مەبەستە
بە پاکێتە نێردرێ ئەوەی من شارەزایم هەبێت لەوێ بە پاکێت ئەوکو پۆست بڵێ ئەوکو پۆست ئەدرسەکەی لەسەر بە پاکێتە و بڵین هەر جارە و تۆزە تۆزای نێرێ باشە باشە دەیتاگرام داتا یاخود داتاگرام زانیاری نییە ئەوەی من بزانم داتاگرام بۆ گواستنەوە نییە لە ئینتەرنێتە پەیباگ و پەیلۆدیش بە هەمان شێوە یعنی بۆ گواستنەوەی زانیاری نییە لە ئینتەرنێتە ئەوەی من بزانم ینی ئەوە هەر پاکێت باشەوە بزانین پاکێت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵێکی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سۆران وەرزش ئەدەبیات بیرکاری کامیان هەڵبژێرن بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ڕێژەی ئەی لەسەر بی یەکسان بێ بە 3 لەسەر 4 و ڕێژەی بی لەسەر سی یەکسان بێ بە 12 لەسەر 13 ئەوە ڕێژەی ئەی لەسەر سی دەکاتە چەند ئەی 3 لەسەر 13 بی 36 لەسەر 13 سی 9 لەسەر 13 دی 13 لەسەر 9 سی چرکەدانێ دە چرکەتان ماوە وەڵام وەڵام ئەی 3 لەسەر 13 چۆن حەلتان کرد والله فکرەکە ئەوە حسابی لۆژیکە زیاتر لۆژیکی دیارە نەک بیرکاری ئەیەکە ئەگەر سێ بێ لەولاش بیەکە ئەگەر 12 بێ مەقسەد سیەکەش سێز دەبێتن یعنی ئەگە بە فکرە دایبنێ ئەوە یەکەمە ئەوەش دووەمە لەو سێ ئەیەکەتان هێناوە و بالضبط سیەکەشمان هێناوە سێ لەسەر هیچ خۆمان مادی نەکردی ئەوانە هینای ئەوی لەوێندا ناو تاو پێماوا بێ ئەگەر لۆژیکی بێ هەر دەبێ ئەوە بێ لۆژیکیە بەڵێ لۆژیکیە بەخۆ ئەگەر سێری ئەی لەسەر سی بکەن بەڵێ چۆن لەویا چۆن بەدەست دێ خۆی هیچ حالکردنێکی تێدا نیە بەس مەسەلەکە ئەوەیە ئەی لێرە سێە سی لێرە سێزدەیە ئەی و سی سێ لەسەر سێزدا کەمی تێدانە باشە بزانین ئەو بیرکردنەوەی ئەوە پەیوەندی ڕاستە دروستە یاخۆت هەڵێ زانکۆی سۆران بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 9 لەسەر 13 بۆ دۆزینەوەی حەلەکە ئەبێ هەردوو بڕەکە جارانی یەککەیت کە ئەی لەسەر سی دەردەچێ زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک لەو کاتەگۆریانەی کە ماون ئەدەبیات وەرزش کامیان هەڵبژێرن ئەدەبیات ئەی یاخود بی ئەی کام لەم نووسەرانە لە بواری ئەدەبی مناڵاندا کاری کردووە ئەی هانس کەی ئەندرسۆن بی ئۆریانا ڤالاچی سی جۆرج ئۆرویل دی تۆماس مان سی چرکەتانێ
نازانواتە سەورێک ئەوانە زە چرکەتان ماوە بی ئۆریانە ڤالاچی بی ئۆریانە ڤالاچی دایانناسن تەنیا جۆرج ئۆرۆ دەناسمەوەی کە ناناسم جۆرج ئۆرویل کێیە جۆرج ئۆرۆیل ڕۆمانی 1970 نووسیوە 1970 و مەزرای ئاژەڵانی شەریەوە بەس هیچیان لە بواری مناڵان نییە جۆرج ئۆرویل خەڵکی کوێ بوو جۆرج ئۆرۆیل ئەوەی بزانم رووسیا بوو بەریتانی بەریتانی باشە ئەی ئۆریانە ڤالاچی خەڵکی کوێ بوو ڤالاچی ناوەکەی کەمێک ئەوەیە ئیشی چی بوو ینی لە بێژگە لە نووسری نایناسن کەسە ئەی هانس ئەندرسن هانس کریستیان ئەندرسن تۆماس مان باشە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە دوایی باسی شەکەین زانکۆی نێودوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هانس کریستیان ئەندرسن خەڵکی دانیمارکە چیرۆکی فێری تێلزی نووسیوە کە بۆ مناڵانەوە نییە پێش نووسن بۆیان نەخێن و بووی خەوەکەیان ئارام بێ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران ئەدەبیات وەرزش کامیان هەڵبژێن ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی ڕۆمانی جین ئێر نووسینی شارلۆت برۆنتی سەر بە چ قوتابخانەیەکی ئەدەبیە ئەی سوریالیزم بی ریالیزمی سحری سی ریالیزم دی ریالیزمی سۆشیالیستی سی چرکەتان دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ بی ریالیزمی سحری بی ریالیزمی سحری بۆچی ریالیزمی سحریتان هەڵبژار لەبەرەوەی هیچ معلوماتێکمان لەسەری لەبەرەوەی هیچ زانیارێکتان نییە و ریالیزمی سحری بەشکم بە سحرێک وەڵامەکە ڕاست فقط جین هە بەخۆی ئەو شەی جینی کە بە خەڵک بەکاردێنی و شەکی ئینگلیزیە جینی هەر بەخۆی ئینگلیزیە ئەوەی زیاتر بەلای داسوین ئەگەر بیگۆڕین باشە با بزانین ریالیزمی سحری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سۆران وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ریالیزم ڕۆمانەکانی سەدەی 19 بەگشتی لە ریالیزمە شتیان دەنووسی و کارکتەرەکانیشیان هەمووی ڕاستی بوون نەتانتوانی زانکۆی سۆران ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی نێودوڵەتی تیشک با کەتەگۆریەکتان بۆ بژێرم ئێوە ئەڵێن چی وەرزش من بێ من بکەمەوە وەرزش اینجا لە وەرزش ئەوان بە کیفی خۆتان ئەی یاخود بی لە ساڵی 1984دا کارل لویس یاریزانی بەناوبانگی ئەمریکی گۆڕەپان و مەیدان چەند خەڵاتی زێڕینی لە ئۆلمپیک وەرگرت ئەی دوو خەڵات
B 3 خەڵات C 4 خەڵات D 9 خەڵات C چرکەتانەیە دە چرکەتان ماوە دی 9 خەڵات کارل لویس دەیناسن نایناسیم بەڵام مادام یاریزانێکی بەناوباگە نایی چۆتە مێژوو نایبسێتە مێژوو دەبی شەشی گەورەی کرد بێ بەس من لە 1 ساڵە لە 1 ساڵ 1 ساڵ ئەخرا ساڵە چۆتە مێژوو هەموو ژیانی نا سیاری لەبارەوە دەکرێت دەبی شەشی دیاری کرد بێ لە ساڵە ئەی چوارتان پێکەمەوە لە یاری ئۆلۆمپیادا ئەخر هەیە چوارانی ئارەتەن دەکرێت لە ئۆلۆمپیادەکان 4 و 3 و 2 بەیا دێسە تۆ بنێرین بۆ ئەوێ چەند خەڵاتوان بۆ وەرەگری بۆ کوردستان حەسەب داواکاری چەندان بێ باشە با بزانین 9 خەڵات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 4 خەڵاتی زێڕین لەو ساڵەدا کارل لویس وەریگرت لە هەموو ژیانی 9 خەڵاتی وەرگرت بەڵام لە 1 ساڵە 4 خەڵاتی وەرگرت کە ینی کەم کەس ئەتوانێت لە 1 ساڵە 4 خەڵاتی زێڕین وەرگریە بۆیە ناوی شۆتە مێژوو بە هەموو ژیانی وەرزشی 9 خەڵاتی وەرگرتووە نەتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کۆتا کەتەگۆری وەرزش و کۆتا دەخاڵ و کۆتا پرسیار لە وەرزش ئەی کەواتە وەرزش ئەی خێراتر بەرزتر بەهێزتر سلۆگانی کام یاریەکانی نێودەوڵەتیە ئەی جامی گیانی فیفا بی ئۆلمپیک سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان دی یاریەکانی ئەفریقا ئاسیا سی چرکەتانێ وشەی سلۆگانی ئەگەر هەندێک شەرحیاتی سلۆگانی یعنی شیعاری بڵێن شیعار دە چرکەتان ماوە وەڵام سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان چۆن پاڵەوانی گۆڕەپان و مەیدانتان هەڵبژارد لە گۆڕەپان و مەیدانە ڕاکردنی تایە بازدانی تایە لەگەڵ ئەو هاویشتنی تۆپە ئاسنەکەشی تایە جاگەر بێت و بە لۆژیکی وەریگرین خێراتر بۆ ڕاکردنەکەی بەرزتر بۆ بازدانەکەیە بێستر بۆ فرەدانەکەیەتی ئەوەش لە گۆڕەپان و مەیدانە دەکرێت لە ئۆلۆمپیکان نییە ئەو ئۆلۆمپیکیش ئەوە هەیە بەڵام ئۆلۆمپیک تۆپانێ دەگریتەوە ئەو شتانەش دەگرێتەوە ئۆلۆمپیک بۆیە نزیکترین پێم وایە خۆی ڕاست و ڕاستترینیش هەیە پێم وایە گۆڕەپان و مەیدان گۆڕەپان و مەیدان خاص تایبەتە بەو سێ چاودێر و یوسف زیاترەوە هین لۆجیکیانە بیرەکەنەوە خۆی ینی ئەگەر پرسیارێ دڵنیانە بن ئاوا بیرەکەن و بزانن ئای چۆن دەبی وابێ ئەوش بۆ خۆی زیرەکیە وانە بەڵامەکە موزەرە غەڵەت دەرێت باشە با بزانین پاڵەوانی گۆڕەپان و مەیدان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئۆلۆمپیک نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەست بێن خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات تەنها قۆناغێک ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە پێشەوەی بڕۆینەوە قۆناغا ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە لە نێوان زانکۆی نێودەوڵەتی تیشک و زانکۆی سۆران
زانکۆی سۆران 30 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک 40 خاڵ. بەڵام ڕوو بە ڕووبوونەوەی تاکەسی ماوە دوویەن بۆ لای ئێمە پرسیارەکرێ هەر دوو قوتابیە 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسرە کەواتە خاڵەکان گۆڕانکاری بەسەردا دێت. ئێمە خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین پاش کەمیشکە دەینەوە بۆلاتان لەگەڵمان بمێن. کەتەگۆری مێژومان هەڵبژارد پرسیارەکەەوە بوو کەم یەک لە سەرۆکەکانی ئەمریکا بۆ ماوەی 3000 لەسەر یەک سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای هەڵبژێردراوە بۆی. ئێمە ڕۆزڤێڵمان هەڵبژارد لەبەرەوەی دڵنیا بووین لەو وەڵامە و لە کتێبەکانی کە لە بەردەستماندا بوو ئەو زانیاریەمان دەستکەوتو بوو بۆیە خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست. کاتێگەری جوگرافیمان هەڵبژارد کە پرسیارەکە باسی ئەوەی دەکرد کە کام وڵات لە هەموو جیهاندا سێ پایتەختی هەیە. خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو کە باشووری ئەفریقامان هەڵبژارد بە حکومەوەی پێشتر متابعەمان لەسەر ئەو مەسەلەیە هەبوو. لە کەتەگۆری بیرکاریدا پرسیارێکمان بۆ هات کە ئایا ئەگەر AB یەکسان بێت بە 3-4 و BC یەکسان بێت بە 12 لەسەر 13 ئەوە AC دەکاتە چەند لە ڕاستیدا کاتەکەکەم بوو نەمانتوانی حەلی پرسیارەکە بکەین بەڵام بە مەنتیق و لۆژیک بۆ چوون کە ئەی و سیەکەی ئاخیرەکەی ژمارەکانیان بێنین بۆ ئەیC وەڵام بەداخەوە 3 لەسەر 13مان هەڵبژارد و وەڵامەکە هەڵە بوو. لە کەتەگۆری هونەر پرسیارێکمان هەڵبژارد و لێمان کرا کە بریتی بلۆی تایپۆگرافی لە کام لەم هونەرانە بەکاردێ کە 4 وەڵام درابوو سینەما شانۆگەری گرافیک خۆشنووسی ئەوەی زیاتر لەسەری دڵنیا بووین بریتی بوو لە خۆشنووسی بەڵام گرافیکە بوو بەداخەوە وەڵامەکەمان ڕاست دەرنەچوو. کاتەگۆری زانستمان هەڵبژارد کە پرسیارەکە داوای تاودانی چەقی زەوی دەکرد بەڵام بەداخۆ بە تاوی لە پرسیارەکە تێنەگەیشتین و بۆ هۆکارش نەمانتوانی وەڵامە ڕاستەکە بدەینەوە 9.8مان هەڵبژارد لە کاتێک وەڵامە ڕاستەکە 0 بوو. کاتەگۆری تەکنەلۆژیمان هەڵبژارد لە پرسیارەکەڵێ ئەو داتایانەی کە لە ئینتەرنێت دەگوازرێنەوە چی پێدەوترێت لەبەرەوەی لە بوارەکەی خۆمایە لە بوارەکە خۆمان نزیەکان دازیاری کۆمپیوتەرە توانیمان وەڵامی ڕاست هەڵبژێنەوە زانیمان کە وەڵامەکەی پاکێت. کاتەگۆری تەندروستیمان هەڵبژارد کە پرسیار یەکەم داوای دەکردکەوە ئەنتیبایۆتیک بۆ چمە بەستێک بەکاردێ ئەوە بوو کە چونکە بەخۆم لە بەشی دەرمانسازیم و زانیاری تەواوم هەیە لەو بارەیەوە ئەوە بوو کە دژە هەوکردنمان هەڵبژارد وەڵامەکەشمان ڕاست بوو دەخالمان بەدەستێنە. کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد پرسیارەکە دەربارەی ئەوەی بوو کە کارل لویسی ئەمریکی لە ئۆلمپیاتی 1984دا لە یەک ساڵدا چەند مەدالیای زێڕی بەدەستێنە ئێمە 9 مەدالیای زێڕمان هەڵبژارد کە لە درێژایی ژیانی وەرزشی ئەوەندەی بەدەستێنەوە بەڵام وەڵامە ڕاستەکە چای مەدالیای زێڕ. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕین وڵاتان هاتینە کۆتا خۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی سۆران و زانکۆی نێودەوڵەتی تیشک. پێشەوەی دەستکەین بە قۆناغەکە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی سۆران 30 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک 40 خاڵ. وەک دەزانن لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر گروپە و هەر جارەی دوو بەشدار بوویەت بەشداربوویەک لەملا بەشداربوویەک لەولا. ئامادەن؟ لە زانکۆی سۆران ڕێناس کاکە ڕێناس بەخێر. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەیاد. کاکە بەیاد تۆش بەخێر بی. 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە با پرسیارەکە تاوەکەم اینجا دەست بێن بە بۆتۆنەکە باشە گەر وەڵامەکە ڕاست بێ 5 خاڵ بەدەزێن لەگەڵ ڕاست نەبێ وەڵامەکە ئەوە دەچینە ئەو بەر یاخود ئەم بەر
ئەو وەڵام بداتەوە وەڵامەکە ڕاست بێ ئەو پێنج خاڵەکە بەدەزێنێ بۆ زانکۆکەی ئامادەن پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام وڵات زۆرترین ژمارەی دورگەی هەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک مالدیڤس هەڵەیە مالدیڤس نییە زانکۆی سۆران ڕێناس زانی بەریتانیا ئەویش هەڵەیە نە مالدیڤسە نە بەریتانیایە وەڵامی ڕاست فینلاند ئەو پێنج خاڵە کەستان نەتوانانی بەدەستی بێن پێنج خاڵی دووەم پرسیاری دووەم وا پرسیارەکە دەڵێت ساڵی چەند یاری تۆپی بالا خراە یاریەکانی ئۆلۆمپیاتەوە زانکۆی سۆران 1988 زانکۆی تیشک کەزانی 1904 ئەویش هەڵێ وەڵامە ڕاستەکە 1950 ئەو پێنج خاڵەش بۆ کەستان نەبوو سێم پرسیار وە پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێک ڕێکخراوی بۆشاییگەری ئەمریکا واتە ناسا دامەزراوە زانکۆی سۆران 1936 هەڵەیە 1948 ئەویش هەڵەیە 1958 دیسان ئەو پێنج خاڵە ڕۆی وە کەستان بەدەستان نێنە چوارم پرسیارەکە دەڵێت شاری هۆنۆلولو پایتەختی کام ویلایەتی ئەمریکایە زانکۆی نێودەوڵەتی تیشک کالیفۆرنیا هەڵەیە ڕێنا سەزانی کۆلمبیا ویلایەتی کۆلمبیا ویلایەتی کۆلۆمبیا کۆلۆمبیا ویلایەتە دەزانم داوەتە باس باشە بەڵام وەڵامەکەی هەردووکتان هەڵەبوو وەڵامی ڕاست هاوای پێنجەم پرسیار ها لە هاوایە چێ ناوەکە ویلایەتە هۆنۆلولو هاواییە ناوەکە پێنجەم پرسیار واتە پێنجەم پێنج خاڵ بۆ ئێوە تا ئێستا هیچ خاڵێکتان بەدەست نێنەوە وریا بن و ئامادە بن پرسیارەکە دەڵێت قەنەباڵغترین شاری هندستان چ شارێکە زانکۆی نێودەوڵەتی تیشک بۆمبای زۆر ڕاستە بەیە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسانەکەیم پستنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی سۆران محەممەد بەخێر بێیت لە زانکۆی تیشک محەممەد محەممەد تۆش بەخێر بێیت دوو محەممەد پێنج پرسیار 25 خاڵە هەر پرسیاری پێنج خاڵ پرسیارێکم بۆ ئێوە وە پرسیارەکە دەڵێت زاراوەی زانستی ترس لە جاڵجاڵۆکە چییە؟ زاراوەی زانستی ترس لە جاڵجاڵۆکە چییە؟ بە زانستی چی پێڵێن؟ فۆبیای جاڵجاڵۆکە چی پێڵێن؟ ئاهایکە فۆبیای هەبێ لە شتێک؟ بە زانستی چی پێڵێن؟ زانکۆی تیشک سپایرۆفۆبیا سپارۆفۆبیا سپایدەرفۆبیا زانکۆی سۆران نازانێت ئاراکنۆفۆبیا واتە فۆبیا لە جاڵجاڵۆکە ناتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن و دووەم پرسیارەکە دەڵێت وڵاتی چین لەگەڵ کام وڵات درێژترین سنووری زەمینی هەیە زانکۆی سۆران هندستان لەگەڵ هندستان هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک زانی رووسیا رووسیا
یابانە یابانیش نییە وەڵامە ڕاستەکە منگۆلیا کەستانەتان زانی سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت ساڵی چەند یەکەمین بۆمبی ئەتۆمی تەقێنرا زانکۆی نێودەوڵەتی تیشک 1900 و ئەوەی هیرۆشیما بوو 1939 1939 هەڵێ زانکۆی سۆران 1945 1945 زۆر ڕاستە محەممەد توانیت بۆ زانکۆی سۆران 5 خاڵ بەدەست بێنیت چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کۆدی ISBN کە بە مانای ژمارەی ستانداردی نێودەوڵەتی پەرتووک ناسراوە لە چەند ژمارە پێک دێت کۆدی ISBN کە بە مانای ژمارەی ستانداردی نێودەوڵەتی پەرتووک ناسراوە زانکۆی نێودەوڵەتی تیشک نۆ هەڵەیە ISBN یان دەبی چوار هەڵەیە وەڵامە ڕاستەکە 13 پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت یەکەمین پیتی ئەلفوبێی یۆنانی چییە؟ یەکەمین پیتی ئەلفوبێی یۆنانی چییە؟ زانکۆی سۆران سی هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک ئەلفا زۆر ڕاستە محەممەد توانی 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسانەکەین بستنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی سۆران یوسف کاوێسم بەخێربێی لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ڕاوێژ بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسەر و پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت قورسترین توخمی سروشتی چ توخمێکە؟ زانکۆی سۆران ئاسن هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک کاربۆن ئەویش هەڵە بوو قورسترین توخمی سروشتی یۆرانیۆمە نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن پرسیاری دووەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەو وڵاتە کامەیە کە دووکی شۆری ئاسیا و ئەفریقا بە زانکۆی نێودەوڵەتی تیشک میسر زۆر ڕاستە ڕاوێش میسر ئاسیا و ئەفریقا بە یەک دەگەێنێت توانیت پێشخاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت سێم پرسیار و پرسیارەکە دەڵێ ناوی خوداوەندی میوزیک و سەما لە لای یۆنانیەکان چییە؟ ناوی خوداوەندی میوزیک و سەما لە لای یۆنانیەکان چییە؟ کاتان خەریکە نامێنێ؟ کاتەکەتان نەما کەستان نەتانتوانی وەڵام بنەوە وەڵامی ڕاست ئاپۆلۆ خوداوەندی میوزیک و سەمایە لای یۆنانی کۆنەکان چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کارکتەری کارتۆنی سەگی پلوتۆ لە کام زنجیرە کارتۆنیدایە؟ کارکتەری کارتۆنی سەگی پلوتۆ زانکۆی نێودەوڵەتی تیشک تۆم و جێری هەڵەیە یوسف دەزانی؟ سوپەرمان ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە میکی ماوس پێنجەم پرسیار و پرسیارەکە دەڵێت گەورەترین ویلایەتی ئەمریکا کامیدا؟ زانکۆی سۆران ئالاباما زانکۆی نێودەوڵەتی تیشک کالیفۆرنیا
واشنگتنیش نییە گەورەترین ویلایەت لە ئەمریکا ئالاسکایە زۆر زۆر سپاسانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی سۆران چاودێر کاگە چاودێر بەخێر بێی لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ئوسامە کاکە ئوسامە خۆش بەخێر بێیت کۆتا 5 پرسیار کۆتا دوو بەشدار بوو لەبەر ئەوە وریابن و ئامادە بن پرسیاریەکەم دەڵێت چاوەری ئیفل لە سەرەتادا بڕیار بوو لە چ شارێکدا بنرێت زانکۆی نێودەوڵەتی تیشک نیویۆرک نیویۆرک هەڵەیە چاودێر لە زانکۆی سۆران نەزانی هەر شارێکی فەڕەنسا بەس نازانم شارەکە ناهێکی بۆڵی نازانم چاودێر زانیاری نییە لە تاوەری ئیفل لە سەرەتادا بڕیار بوو لە بارسلۆنا یاخود بەرشلۆنا دابنرێ بەڵام دوایی دوجار چوو بۆ فەڕەنسا نەتانتوانی ئەو پێش خاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەم ڕنگ لای سەرەوەی پەلکە زێڕینە چ ڕەنگە زانکۆی نێودەوڵەتی تیشک ڕەنگی مۆد بەنەفسەجی بەنەفسەجی هەڵێ چاودێرەزانی لە لای سەرەوە لە لای سەرەوە بۆ خوارەوە نیە بۆ خوارەوە سوور سوور چاودێر توانیت 5 خاڵ بەدەست بێنیت وەڵامەکەت ڕاست بوو سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت چ وڵاتێک بە وڵاتی کەنگەرەکان ناسرا زانکۆی نێودەوڵەتی تیشک ئوسترالیا ئوسترالیا زۆر ڕاستە ئوسامە توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی قوتابخانەکەی هاری پۆتەر چییە؟ زانکۆی سۆران ماجیک ماجیک هەڵەیە ئوسامە زانی کامبریج 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 و ماجیک هیچیان تەخەڵۆژی نەکردووە وەڵامە ڕاستەکە هۆگوارتس نەتانتوانی و پێش خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار کۆتا پرسیار کۆتا 5 خاڵ پرسیارەکە دەڵێت شاری هەزار منارە ناسناوی کام شاری عەرەبیە زانکۆی نێودەوڵەتی تیشک مەغریب هەڵەیە چاودێرەزانی تونس ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە قاهێرە زۆر زۆر سپاسانەکەین ئەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە ململانەکەی نێوان زانکۆی سۆران و زانکۆی نێودەوڵەتی تیشک کۆتایی هات ئەمەوێ خاڵەکاتان بۆ بخوێنمەوە زانکۆی سۆران 40 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک 60 خاڵ زانکۆی سۆران بەداخەوە بەجێمان دێڵن زۆر زۆر سپاسانەکەین گرنگەوە بوو ئێوە بەشداریتان کرد و هەوڵی خۆتاندا ماندوو بوون لەگەڵ ئێمە زۆر زۆر سپاسانەکەین هیوادارین ساڵی داهاتوو بتوانن بەشدار بنەوە چاپڵەیەک بۆ زانکۆی سۆران و دەستخۆشی لە زانکۆی نێودەوڵەتی تیشکەکەم کە سەرکەوتن لەم قۆناغا دەچنە قۆناغی داهاتوو سەختتر دەبێ کاری زۆرترتان لە بەردەستە و هیوادارم سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر زۆر سپاسی ئێوەژەکەین کە لەگەڵمانە بوون هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بردێتە سەر تا بەرنامەیەکی داهاتوو لە ئەستێرەکانی زانکۆ هیوادارین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ بێگومان هەموو سەرکەوتن کەسێکی زۆر خۆشە چونکە لە ئاخیریدا بەرهەمی ماندووبوونی خۆت دەچنیەوە ئەمەش ماوەشی زۆرە خەریکە پرۆگرامین و زۆر پێوە ماندوو بووین ئامادەکاری زۆرمان لێ کرد
و ئێستاش قۆناغی دووەم دووبارە دەبڕین هەستێکی زۆر خۆشە و هیوادارم بتوانین قۆناغەکانی داهاتوش بۆ شوی تا ئێستا هێنەمانە بە سەرکەوتوی درێژە پێ بدەین. بێگومان هەموو سەرکەوتنێک چێژبەخشە و هەستێکی خۆشمان هەیە هەمومان کە توانیمان قۆناغیش دووهەمیش بە شێوەیەکی باش تێپەڕین بە شێوەی قۆناغی یەکەم و بڵنایەوە قۆناغی داهاتوو گرانترە بێ قورسترە بێت بەڵام وا دیارێمە لەسەر ڕێگەی ڕاستم بخوا ئامادەکردن و بەرنامەکان تەنها ئەوەیە بتوانین ئەو ڕێگای گرتومانە دەبەر چڕتێکیەوە. هەروەک چۆن لە قۆناغی یەکەم ماندووبوونێکی باشمان کرد و سەرکەوتنمان بەدەستێنا ئەم جارش سەرکەوتنێکی دیکەشمان پاشەوە بەدەستێنا پاشماندووبوونێکی دیکە و هەوڵەکانیشمان سەرکەوتوو بوو. هیوادارم کە لە قۆناغەکانی تریش هەر بەم شێوازە بەسەر ڕێگا ڕاستەکەدا بڕۆین و دووبارە سەرکەوتن بەدەستبێنی و بگەین بە فاینەڵ. بێگومان سەرکەوتن هەستێکی خۆشە هەموو بەشداریوانێک کە بەشداریان کردوێت لەو پێشبەچەیە بە تمۆحی سەرکەوتن بووە. ئێمەش ئینشاڵە بۆ بەرنامەکانی داهاتوو خۆمان باشتر ئامادە دەکەین و خۆمان بۆ پرسیاری قوڵستر ئامادە دەکەین. سەرەتا دەستخۆشی لە زانکۆی سۆران دەکەم ترەوەش پێشبڕچەیە برنەوە دۆڕانی تێدا دەبیتن و پیرۆزبایش لە فێرخوازە خۆشەویستەکانی خۆمان دەکەم ئیشاڵڵا بۆ پرۆگرامی داهاتوو بە پرسیاری جیاوازتریان دەدەینێ بۆ ئەوەی بتوانن زانیاریان زیاتر بێت و خۆیان زیاتر ئامادە بکەن بۆ ئەوەی بگەین بە فاینەڵی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ. هەستێکی ناخۆشمان هەیە لەبەرەوەی خۆمان دانابوو بۆ ئەوەی ئەم قۆناغەش بە سەرکەوتوانە ببڕین بەڵام سەرنجام کە ئەوەی ماوەتەوە گرنگ بەشداریکردنە و هەروەها ئەو ماوەی کە لە پرۆگرامەیە بەشداریمان کرد ئیستیفادەی زۆر باشمان کرد لەبەرەوەی کۆمەڵێک زانیاری و کتێبمان مڕازعە کردوتەوە ئەگەر لەو پرۆگرامە سەرکەوتونەوەین بە دڵنیاییەوە بۆ ژیانی خۆمان ئیستیفادەمان کردووە. هەستێکی ناخۆشمان هەیە بەڕاستی بەوەی کە لە بەرامبەر زانکۆی تیشێک لێرەوە دۆڕاین لەبەرەوە ئێمە بە ئومێدێکی زۆرە هاتبووین و باشش خۆمان بۆی حاضر کردن بۆ ئەم قۆناغا و متابعی زۆر و خوێندنەوەی زۆر و کتێبی زۆریشمان لەسەر هەموو بابەتەکان خوێندبووە. بەڵام شاعیری کورد دەڵێ ناومێدی لە ژێرکەوتنە یاخود غروربوون لە سەرکەوتنە لە ناو دڵێکە پەروەردە دەبێ کەتیای نەبێ مانای ژیان و مردن. ئێمەش لەسەر ئەم پرەنسیپە و لەسەر ئەو قسەی و شاعیرە بۆچی بڵێ ئومێدێکمان زارش کە بۆ دروست دەبیتەوە کەوا لە داهاتوو هەوڵی زیاتر بدەین یاخود ساڵیشی تر 2 ساڵی تر بینەوە بەرنامەکە و باشتر بین ئینشاءڵڵا. وڵا کۆتا هەست بە تاکیت هەستێکی ناخۆشە هیچ ترم نییە دەربارەی هەست بەڵام ئەوەی ڕاستی بێتن ئیسیفادەیەکی زۆرمان لێ کرد بە کۆکردنەوەی معلومات و ئینشاءڵڵا بۆ داهاتوو ئیسیفادەی دەبێت. هەستێکی ئاسایی هەیە بەڵام براوە باین هەستێکی خۆشترم دەبوو و خۆشەویستی زیاتر لەگەڵ هاوڕەکانم زیاتر دروست بوو و لە بەرنامەکەش کەسی زیاترم ناسی هاوڕێی باشترم ناسی و ئیسیفادەی زۆرمان لە بەرنامەکە کرد. ئێستا پیرۆزبایل لە قوتابیانی زانکۆی تیشک دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هەمان شێوە هیوای سەرکەوتن بۆ قوتابیانی زانکۆی سۆرانیش دەخوازم ڕاستەکەی بەسەرنجدان لەو ماندووبوونێک کە لەو ماوەی من لێم بینیون و ئەنجیکەوە ئاگاداریان بووم و ئەو حەزێکە نیشانیاندا بۆ بەرنامەکەەوە خۆماندووکردنیان بە نوعێک لە نوعەکان بۆ من چاوەڕوان نەکرا بۆ ئەنجامەکە بەڵام بار حاڵی تەرەمە پێشبڕکەی زانیاریە و لە ناو ملیۆنە هەوە ملیارەها زانیاریدا ئاساییە مرۆڤ لەوانەیە تووشی ئەو حاڵەتانە هەبێ و بە شێوەیەکی گشتی وای سەرکەوتن بۆ وان و بۆی وەش دەخوازم.